جیاوازی نیشاندان لە نوێژدا. ئاهوو وایکردن و دەنگ لێبەرزبوونەوە لە نوێژدا ئەگەر بێویستی نوێش خوێن بێت ئەوە کێشەیەک نابێت. ئەگەر ئەمە داخوازی پلەیەک و هەڵقوڵاوی جەزبەیەک بێت ناتوانم هیچ بڵێم لەبارەیەوە. واتە ئەوەی کە کەسێک حاڵێکی لێ دێت خەریکە لە هۆشخۆی بچێت و بێ ئەوەی ئاگای لە خۆی بێت دەنگێکی لێبەرز دەبێتەوە و دەناڵێنێت دواییش کە پێی بوترێت تۆ هات کرد بڵێت بەڕاست من هیچم بیر نایەتەوە. ئەگەر بەم شێوەیە بێت ئەوە جیایە، بەڵام ئەگەر وانە بێت نابێت نوێش خوێن لە خۆوە دەنگ دەربکات و ڕەفتاری جیاواز نیشان بدە. گریانیش هەر بەو شێوەیە دەبێت تا دەتوانین پێشی پێ بگرین، بەڵام ئەگەر نەتوانی خۆت بگریت و بێویستی خۆت لە ناختەوە هەڵقوڵایە سەرەوە ئەوە کێشەیەکی نییە. دەربارەی نوێژی بەدیع الزەمان و حاڵی لە نوێژدا دەجێڕنەوە کە چاوەکانی حاڵێکی سەیریان بەسەردا دەهات. دەنجی ئاوازێکی سەرسوڕهێنەری پەخش دەکرد. جا ئەوە پەیوەستە بە ئاستی ئەوەوە. ئەو حاڵەتانە پەیوەستن بە مەقامی کەسەوە. جا کەسێک کە بەو ئاست و مەقامە نەگەیشت بێت هەستێت و لاسایی ئەو حاڵەتانە بکاتەوە و هەندێک جوڵە دەربهێنێت و نمایشیان بکات بە هیچ جۆرە کارێکی دروست نییە. لەو پەرستشانەدا کە لەگەڵ خەڵکی بەیەکەوە ئەنجام دەدرێن مەترسی تێوەگلان لە شیرک و ڕیا لە ئارادایە. ئەگەر کەسێک لە تەنهایی و پەنهانیدا نوێژەکانی دا بەسەر یەکدا و بە شپرزەیی لە کۆڵی کردەوە و پاشان لە نێو خەڵکدا دەستی کرد بە نوێژ درێژکردنەوە و ڕێک و پێکنیشاندان و ڕازاندنەوە، ئەوە خوا بمان پارێزێت کەوتووەتە نێو شیرکەوە. بەو دیویشیدا کاتێک کەسێک بە تەنهایی نوێژەکانی بەڕێکی و جوانی و بە درێژی ئەنجام دەدات، بەڵام لە لای خەڵکیدا کورتیان دەکاتەوە و لێیان دەبڕێت، ئەوە ئەویش ڕیایی ئەنجام داوە. چونکە ئەم ڕەفتارەش هەر سەنگ بۆ ڕوانینی خەڵکی دانان و گرنگیدان بە بیرکردنەوەی ئەوانی تێدایە. بۆیە مرۆڤ چۆن بە تەنهایی نوێژ دەکات دەبێت لە ناو کۆمەڵیشدا هەر بەو شێوەیە بێ، نەلەی ببڕێت و نەپێوەی بلکێنێت. نابێت هیچ جیاوازێک نیشان بدات، دەبێت هەر وەک نوێژی شوان بێت کە بەلای مەڕەکانیەوە ئەنجامی دەدات. چوانەکە هەڵە نەبێت، مەبەست ئەوەیە ئایا شوان ڕوانینی مەڕەکانی لە کاتی نوێشکردنیدا هیچ بە هەند وەردەگرێت؟ لەلایەکی تریشەوە مرۆڤ دەبێت هەمیشە لە هەوڵدا بێ بۆ ئەوەی نوێژەکەی بگەێنێتە ئاستی نوێژی کامەڵ. نوێژ پەرستشی فریادڕەسی ئێمەیە. خوا نەخواستە با بە مامەڵەی هەڵەمان لەگەڵیدا نەبێتە هۆی چەرمەسەری دوا ڕۆژمان.